بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وعلى عاجزان وخۆشەویستان سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک. بەڕێزان خێزان خشتی بناغی کۆمەڵگایە و خێزان یەکەم قوتابخانەی پەروەردەکردنی تاکە لە کۆمەڵگایە. بۆ پێوانتایی ئەگەر ئێمە توانیمان خێزانی بەختەوە خێزانی سەرکەوتوو دروستکەین ئەو کاتە بە دڵنیاییەوە ئەتوانین تاکی سەرکەوتوو و تاکی تەندروستیش پەروەردەکەین بۆ کۆمەڵگا. بەداخەوە ئێستا خێزان ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران کۆمەڵێک کێشەی گەورە ئەبێتەوە و خێزان بەرەو داڕوخان ئەڕوا و دیاردەکانی کۆمەڵگا و دیاردەکان داتاکانی دادگا مژدەبەخشتین. بۆ هۆی بەڕێزان بەوەی کە ئێمە کێشە خێزانەکانمان ڕوو لە زیادبوونە زمانی لێکتێنە گەیشتن لە بینی هاوسەرەکانە خەریکە زاڵە بێ دیاردەی پەرتەوازەیی دیاردەی ناپاکی هاوسەرگیری ئەم دیاردانە ئێستا بەڕاستی زۆرن و لە هەموو ئەمانە خراپتر ئەوەیە کە ئێمە کۆمەڵی ڕێکخراومان هەیە بەناودا کۆکیکان لە مافەکانی ئافرەت کە ئەمانە من ناڵێم هەمویان هەڵبەت بەڵام زۆرێکیان ئەمانە هۆکاری دروستبوونی ئەم قەیرانەنن و زۆرێکیان لە پشت پەرەسەندنی قەیرانەکانەوەن بە بەڵگەی ئەوەی کە ئێمە بەر لە بوونی ئەم ڕێکخراوانە کێشە خێزانەکانمان کەم بوون دیاردی هەڵوەشانەوەی خێزان کەم بوون دیاردەی تونند و تیژی خێزانی کەم بوون دیاردەی ناپاکی هاوسەرگیری کەم بوون لە بوونی ئەمانە هەموو ئەمانە بە شێوازێکی مەترسیدار پەرەیان سندووە بۆ چونکە ئەمانە خیتابێکی عەدایی بەگوێی ژنا ئەدەن هەمیشە ژنوا حاڵیەکەن بەوەی کە پیاوێک هەیە لە بەرامبەریا هەوڵی کۆی لە بوونی ئەدا پیاوێک هەیە لە بەرامبەریا هەوڵی چەساوە بوونی ئەدا پیاوێک هەیە لە بەرامبەریا هەوڵی پێشێلکردنی مافەکانی ئەدا پیاوێک هەیە لە بەرامبەریا کراوە بە دێوەزمە وێنەیەکی خراپی بۆ کراوە نەک بەرامبەر ژن بەرامبەر بە کچ بەرامبەر بە خوشک بەرامبەر بە دایک بۆی ئێستا شیرازی کۆمەڵگا تا ئاسێکی باش برەو لێکترازانە ڕۆخۆشەویستان ئێمە پێویستمان بەوە هەیە بەدیلی ئەم جۆرە خیتابانە دروستکەین کە بەدی لە قورئانەکانە ئێمە بینەوە سەرەوەی کە بزانین قورئان چۆن وێنای ژن و پیاوەکان چۆن وێنای ژیانی هاوسەرگیری ئەکا چۆن خوای پەروەردگار دەربارەی ژن و پیاوە فەرمێ هن لیباس لەکم و فەرمێ وأنتم لیباس لهن چۆن خوای پەروەردگارە فەرمێ وعاشروهن بالمعروف چۆن خوای پەروەردگارە فەرمێ فإمساك بمعروف أو تسريح بإحسان چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر هەموو ئەم دقە شەرعیانە فەرمانمان پێ ئەکەن بەوەی ئینسان تەنانەت لە چڵەپۆپەی ناکۆکی و ناڕەحەتی کە بابەتی تەلاق دێتە پێشەوە دین ئەمر ئەکا بووی کە ئینسانە بێ بە باشە مامەڵە بکا لەگەڵ هاوسەرەکەی بە باشە مامەڵە بکا لەگەڵ خێزانەکەی ئێستا بەداخەوە ئێمە لە کاتی پێکەوە بوونیشمان باش مامەڵە ناکەین لەگەڵ یەکتر بەگومان مامەڵە ئەکەین لەگەڵ یەکتر هەڵوێستمان هەڵوێستێکی نەرێنیە کە ئەمە ڕنگدانەوەی خراپی نەک لەسەر دەرونی خۆمان لەسەر لایەنی دەرونی مناڵەکانمان دروست ئەکا بەیانی مناڵەکانمان ناتەن دروست مناڵەکانمان هەڵگری ئەم کۆمەڵە نەخۆشیە ئەبن لە خێزانەکانی خۆیانە لەوانەیە هەوڵی دووبارەکردنەوەی بن کەواتە ئەگەر ئێمە بمانەوێ بەڕێزان بمانوێ خێزانی تەندروست پەروەردەکەین پێویستە کێشە خێزانەکان لە بنەڕەتەوە چارەسەرکەین بەچی چارەسەریکەین یەکەم بەوەی کە ئێمە لێبوردەبین لە پرۆسی هاوسەرگیریە پرۆسی هاوسەرگیری بریتیە لە پرۆسەیەکی تەواوکاری نەک پرۆسەیەکی دوژمنکاری ئێمە لەگەڵ هاوسەرەکانمان ئەگەر کێشەیەکی شەبێ چەند گەورەش بێ کێشەکان هەوڵ بدەین نێڵین دەستی دەرەکی بێتە ناومانەوە هەوڵ بدەین خۆمان کێشەکانی خۆمان چارەسەرکەین هەوڵ بدەین کێشەکانمان لەو بازەکە بەرتەسکەی کە هەیە نێڵین بە گومان نێڵین بە دوودڵی نێڵین بە فەڕەزیاتی سلبی نێڵین کێشەکان گەورەتر بێ نێڵین بەوەی کە شەیتان دزە بکاتە دڵەکانمانەوە ئێمە هاوسەرەکانمان بەڕێزان ئەگەر هیچ نەبن لە ئێستای دایکی مناڵەکانمانن ئەگەر هیچ نەبن ئێمە ئێستا پەیوەندیەکی مەحرەمانەمان لەگەڵ خانەوادەکانیانە بۆ دروست بووە کە بە جیابوونەوەی ئێمەش لە هاوسەرەکانمان ئەو پەیوەندە مەحرەمانە لەگەڵ کەسوکاری خێزانەکانمان لە بازنگە بەرتەسکەیە هەرمێنێ کەواتە ئێمە جارێکی کە ناتوانین بێگانە بینەوە لە یەکتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمر ئەکا بەوەی ئینسان کە ئەبێ چاک بێ لەگەڵ هاوسەرەکانیە خوای گەورە ئەفەرمێ ولا تنسوا الفضل بينكم ئەفەرمێ چاکەی یەکتر لە بیر مەکەن بەڕێزان ئێمە جاری وا هەیە لە ساڵێکا جارێک شەرمانە بێ ناتێک ئیتر تۆ دۆشاو تێکەڵکەی بڵێ وەڵام من هەمیشە لەگەڵ تۆ خۆشیم نەبینیوە خوا بەزیایی نەکە ئەمەکەی ژیان بوو لەگەڵ تۆ ئەمەکەی گوزەران بوو لەگەڵ تۆ ئەمانە بێوفاییە بەڕێزان شەرع لەگەڵ ئەمەیان نییە ئینسان شەرع لەگەڵ ئەوەیە بەوەی کە هاوسەرەکان وەکو فریشتە سەیری یەکتر نەکەین ئێمە لە کۆتاییە مرۆڤین ئێمە هەڵە ئەەکەین ئێمە ئەکەوینە داوی تاوانەوە ئێمە ئەکەوینە داوی شەیتانەوە پێویستە چاوی لێبوردەیمان هەبێ بەرامبەر بە یەکتر پێویستە کاتێک کە تۆ هەڵەیەکت کردووە هەڵەکەی خۆت چۆن لە بیرە باشە بەو شێوازش مامەڵ لەگەڵ هەڵەیە هاوسەرەکەت بکەیت بەو شێوازە بشزانی کە ئەویش مرۆڤ وەکو تۆ ئەکرێ هەڵە بکە بەڵام ئەوە گەورەیە بۆ مرۆڤ کە بتوانێت لێبوردەیی بکە
کە بتوانێت عیب و عاری یەکتردا بپۆشێت کە بتوانێت ئەو وەصفە قورئانیی کە خوا ئەفەرمێ هن لیباس لەکم وأنتم لیباس لهن ئێمە پۆشاک بین بۆ یەکتر پۆشاک ئەو شتەیە کە عیب و عارەکانماندا ئەپۆشێت کە نایەڵێ خەڵک بە نهێنیەکانی ژیانمان بزانێ کەواتە ئێمە لە پرۆسەی هاوسەرگیریە بەڕێزان پێویستمان بەزاڵکردنی ئەم زمانە هەیە کە بەداخەوە ئەم زمانە ئێستا ئەو زمانەیە کە خەریکە جێی نەبێتەوە لە نێوانمانە ئەو زمانەیە کە بەردەوام سەرکۆنە ئەکرێ ئەو زمانەیە کە بەردەوام تانەوتە شەری لێ ئەدرێ کە بە شێوازێکی تر وێنە ئەکرێ کە بە چاوی کۆیلەکردن چەوسانەوە پێشێلکردنی مافێنە ئەکرێ لە کاتێکە ئەم زمانە زمانی لێبوردەیە زمانی خوێندنەوەی تەباییە ئەم زمانە زمانی هاوسەربوونە لەگەڵ یەکتر بەوەی کە ئینسانی ئیماندار کە تەعامل ئەکا لەگەڵ خێزانەکەی بەڕێزان ئەمە تەعاملی دوو مرۆڤە لەگەڵ یەکتر بەڵام ئەمە لەسەر بنەمای ئیمان ئەم تەعامل ئەکرێ ئێمە بەر لەوەی ئەگەر زوڵمێکمان کرد لە هاوسەرەکەمان خۆ زوڵمەکە بەر لەوەی لەومان کردبێ بۆ قیامەتی خۆمان خراپە دواتر لەم زوڵمە بەرپرسیارین لای خوای پەروەردگار لە قیامەتە ببینن خوای پەروەردگار زۆر جار ئەو ئاەتانی کە پەیوەندیان بە پرۆسی هاوسەرگیریەوە هەیە نەک ڕبتێکاتەوە بە عیباداتێکەوە ڕبتێکاتەوە بە عەقائیدەوە واتە خوای پەروەردگار کاتێ باسی عیددە ئەکا باسی تەلاقەکە باسی نەفەقە ئەکا خوای پەروەردگار ئەمان گێڕێتەوە لە کۆتایی ئاەتەکە بۆ تەقوا ئەمان گێڕێتەوە لە کۆتایی ئاەتەکە بەوەی ئین کنتم تؤمنون بالله واليوم الآخر ئەمان گێڕێتەوە لە کۆتایی ئاەتەکە بۆ ئیحسان بۆ عەدل بۆچی بۆ ئەوەی پێمان بڵێ بەوەی کە زوڵمکردن لە پرۆسی هاوسەرگیریە ژن بەرامبەر پیاو بیکە یا پیاو بەرامبەر ژن بیکە ئەمە حدودی خوان بەزێنراون حقوقی خەڵک نین ڕاستە حقوقی خەڵک بەڵام حقوقی خەڵک حدودی خوایە لە ئیسلامە کە تۆ حەقی هاوسەرەکەت پێشێل کرد واتە حەدێکی خوات بەزاندووە بۆیە بەڕێزان ئەمانە بابەتێکن پێویستیان بە پێداچوونەوەیە ئێمە پێویستیەکی زۆرمان هەیە بەوەی داڕشتنەوەی پرۆسی هاوسەرگیری چۆن ئێمە بە شەرع حەڵاڵە بین لە یەکتر ئەبێ ئەو شەرعی حەڵاڵمانەکا لە یەکتر ئەو شەرعەش پرانسیپەکانی مامەڵەکردنمان لەگەڵ یەکتر بۆ دابڕێژێ ئەو شەرعش پێمان بڵێ ئێمە چۆن ئەتوانین هەڵکەین لەگەڵ یەک ئەرک و مافەکانمان لە پرۆسی هاوسەرگیریە چییە چۆن بتوانین پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوو ئەنجام بدەین نەک ئێمە بە شەرعی خوا عەقدی زەواجەکەین بەڵام بە شەرعێکی عەلمانی بە شەرعی ئیلحاد بە شەرعی ڕێکخراوە فیمەنیستیەکان دواتر دێین مامەڵ لەگەڵ پرسەکانی هاوسەرگیری ئەەکەین بۆیە شارەنووسی پرسەکان و پرۆسەکان زۆربەی کات ئەگەر هاتوو ئەم عەقڵە و ئەم دین و وجدانە غالیب نەبێتایە بەداخەوە وەکو ئێستامان لێدێ کە پرۆسەکان زەنگی مەترسیداریان لەسرە بەوەی کە زۆرێکیان بە شکست خواردن کۆتاییان دێ دیاردەیەکی قورس ڕووی لە کۆمەلگا کردووە یەخی کۆمەلگا گرتووە و دیاردەکە ڕوو لە زیاد بوونە کە من پێم وایە ڕۆڵی ئێمەی ئیماندار و ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕۆڵی مامۆسایانی ئاینی و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەموو ئەمانە ڕۆڵێکی گەورەیان لەسرە بەوەی ئێمە بین خێزانی کوردەواری بخینەوە سەر بنەما ئەخلاقی ئیمانیەکەی خۆی ڕزگاری کەین لەم هێرشە ڕزگاریکەین لە پیلانی دەستی ڕێکخراوە فیمەنیستیەکان کە بەداخەوە ئێستا ئەوانە لە بری ئەوەی کە بێن کار لەسەر ئاشتەوایی خێزانی بکەن ئەوەنەی کار لەسەر تەنها لایەنی ژن و تەنها لایەنی مێگەرایەتی و لایەنی جەندەرەکردنی پرۆسی هاوسەرگیری کار لەسەر ئەوە ناکەن کە پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی کۆمەڵایەتیە ئامانجەکانی خستنەوەی نەوەیەکی سەرکەوتووە ئامانجەکانی بریتیە لە دروستکردنی کەشێکی تەبایی لە نێوان ئەندامەکانی خێزانە و بریتیە لە دروستکردنی پرۆسەیەک کە ئەمانە لە حرامەکانە پارێزێ و ئەمانە قیامەتیان بەم پرۆسەیە چۆن دنیایان دابینەکە قیامەتیشان دابینەکە بە هیوای ئەوەی کە بتوانین پێکەوە هەمومان کار لەسەر ئەو بکەین کە پرۆسی هاوسەرگیریەکەمان سەرکەوتوو بێ لەسەر بنەمایەکی شەرعی و ئیمانی چۆن لە بنەڕەتا دای ئەمەزرێنین بە هەمان بنەما کاری لەسەر بکەین تا ئەو کاتی کە ئێمە لێک جا ئەبینەوە بە مردن یا بە هەر جیابوونەوەیەکی تر کە هۆکارێکی دەرەکی یا هۆکارێکی ناوەکی و خۆڕسکیشیە بێ بەڵام گرنگ ئەوەی ئێمە سنوورەکانی شەرعمان لەگەڵ یەکتر و مافەکانی یەکترمان نەبەزان دەبێ وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين